سپاسی هاتنی هەمووتان دەکەین. ئێمە کۆمەڵە خەڵکێک لێرە خڕبووینەوە خاوەن موڵچی وەرین سیتینە کە پاشەوەی 10 ساڵ ئەو خەڵکە ئیشتراکی کرد لەو پرۆژەیە، بەڵام بەداخەوە وەبەرهێنەری پێشوونەی توانی پرۆژەکە تەواو بکاتن. گربوونەوەیکی زۆرمان کرد، زەخمان زۆر لە لانی پەیوەنددارەکان کرد بۆی بتوانن ئەو مەشروع جێبەجێ بکەن. لە مانجی دوی ئەو ساڵدا ئەو پرۆژەیە دراوەتە بە کۆمپانیایەکی تر کە بێتە مەشاکلەکان حەل بکاتن، بەڵام بەداخەوە لە ئاستی تێڕوانی مەدانە بوو. ئەو کۆمپانیای پاشەوەی ئیمتیازاتێکی زۆری دراوەتێ، نزیکەی 200 خان و دروست دەکاتن لەناو ئەو مەشروعەدا کە لە هەندێک زەوی بەتاڵدا ماوەتەوە، وەکو ئیمتیاز دراوەتێ لەگەڵ کۆمەڵێک باڵەخانەی زۆر کە لە شوێنە تیجاریەکان دراوەتێ، زائیدەن 40,000 مەتر لە کەرتی یەکی گرجورتیا دراوەتە بۆ کۆمپانیا، وەکو ئیمتیاز کە لە بڕی ئەو ئیمتیازاتە ئەو کۆمپانیایە بێتن خان و تاو نەکراوەکانی ئەو پرۆژەیە تەواو بکاتن. بەڵام بەداخەوە ئەو کۆمپانیایە پێشەوەی بێتن خانی خەڵک تەواو بکاتن، هەستاوە بە دروستکردنی خانەکانی خۆی ئەوەی کە وەکو ئیمتیاز پێی دراوە، بەڵام بڕیاری وا بوو یەکەم جار بێتن خانووی خەڵک تەواو بکاتن، پاشەوەی ئەو ئیمتیازاتانی کە هەیە دەتوانی بخۆی سەغلالی بکاتن. و سەرەڕای ئەوەی ئامادە نییە گرێبەستی ئەو خەڵکە نوێ بکاتەوە. ئەوە بەرهێنەرەی پێشوو توانی سەرکەوتوو نەبوو لە پرۆژەکەی، لەبەرەوە پرۆژەکەی لێ وەرگیرایەوە. ئێمە دوای چەندین دانیشتن و کۆبوونەوە و بەرهێنەرێکی دیکە دەستنیشان کراوە. ئەو وەبەرهێنەرە بەجێرەی بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان 566 کۆمەڵێک ئیلتیزاماتی لەسەردانراوە. یەکێک لە ئیلتیزاماتەکان ئەوەیە گەڕاندنەوەی 8500 ملیۆن دۆلاری ئەمریکی بۆ ئەوانەی کەوا خاوەن قەرزەکانن. ئەوە ئیلتیزاماتێکە لەسەر وەبەرهێنەر دەبێت جێبەجێ بکات. جگە لەوەش 500 شوقە لە ئەو خاوەن یەکانەی کەوا شوقەکانیان دروست نەکراوە یان دووبارە فرۆشاوەتەوە، ئەوەش خراوەتە سەریان. بەڵام ئەوەی کە پێتان وابیتن ینی لە شەو ڕۆژێک دەتواندرێت ئەوە جێبەجێ بکرێتن، ئەوە ناتواندرێتن. ئێمە لەگەڵ وەبەرهێنەرەکە خەریکی جێبەجێکردنی ئەو خاڵانین، لۆی دیاری بکرێتن قەرزەکانیان چۆنە و لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کەوا دووبارە فرۆشاوەتەوە یان دووبارە وەکو دەڵێ دروست نەکراوە ئەوەشیان لە بۆ دروست بکرێتن. بۆیە ئێمە لەگەڵ کڕیارەکانین و پشتگیری کڕیارەکانیش دەکەین. مافەکانیان پارێزراوە لە لای ئێمە و ئێمە داکۆچیمان لە مافی کڕیارەکان کردووە و دڵنیاییش دەدەینە هەم کڕیارەکان و هەم بینەرانی خۆشەویست و کەناڵەکانیش کە ئێمە بە هەموو شێوەیەک وەکو دەستەی وەبەرهێنان پشتگیری لە کڕیارەکان و مافی کڕیارەکان دەکەین و مافەکانیشان لە بۆ دەگەڕێت. چەند پڕۆژە لە هەرێمی کوردستاندا هەیە کە هەڵوەشاوەتەوە بەوەی کە جێبەجیان نەکردو هاوشێوەی ئەم پرۆژە؟ بەڵێ لە ماوەی ڕابردوو زیاتر لە 120 پرۆژەمان هەڵوەشاندۆتەوە کەوا نەیانتوانیوە پرۆژەکانیان جێبەجێ بکەن. ئەوانە لە پرۆژەی نیشتەجێبوون نەبوون. وەلا ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەش 26 پرۆژەی ترمان هەڵوەشاندۆتەوە کەوا ئەوە بەرهێنەرانەی کە پابەند نابن. لێرە دڵنیایی دەدەینە خەڵکی کوردستان و بینەران و داواکارەکانیش و ڕاگەنکارەکانیش کە ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیری لە مافی ئەو خەڵکانە دەکەین و داکۆچی لێ دەکەین و کۆڵیش نامێت. ئەمە شەوکەت قادرە پلانێری خەندان چەند ساڵێک کە دێم ئەو گربوونەوەی ڕووماڵەکەم سەقفێکی زەمەنیان بۆ داهاندرێ بۆەوەی کێشەکەیان چارەسەر بکرێت. بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان سەقفی تێدایە و ئالیەتی جێبەجێکردنەکەشی تێداهەیە، بەڵام ئەو بارودۆخی چەند ماوەی وەختی کڕۆنە بوو ئەگەر نادەبووە ئێستا ئێمە بە تەواوەتی جێبەجێمان دەکرد و دڵنیاییش دەدەینەوە کە جێبەجێ دەکرێت.